دەنگدان بۆ هەڵبژاردنەکانی سەرۆکۆماری و ئەنجومەنەکانی شارولادێ ئەمڕۆ لە ئێران بەڕێوە چوو و تا چەند کاتژمێری تر کۆتایی دێت. وەک تەواوی نزیک بە 40 ساڵی ڕابردوو پرسیاری سەرەکی بۆ کەمایەتی ئێتنیکی و ئاینیەکانی ئێران لە ڕۆژێکی وەک ئەمڕۆدا ئەوەیە کە هەڵبژاردننی سەرۆکۆماری چ پەیوەندیەکی بەوانەوە هەیە. بە پێی یاسای بنەڕەتی ئێران تەنیا پیاوانی شیعە مەزەب دەتوانن خۆیان بۆ بەرپرسیارەتی سەرۆکۆماری بپاڵێون، لەگەڵ ئەوەی بەکردەوە کۆماری ئیسلامی ئێران ڕێگا دەگرێت لە بەشداری هەر کەسایەتیەک کە متمانەی تەواوی پێنەبێت کەمایەتیەکانی بەلوچ و تورکەمەن و زۆرینەی کوردەکان لە ئێران بەهۆی سنی بوون تەنانەت ئەگەر متمانی کۆماری ئیسلامیشان هەبێت بۆیان نییە خۆیان بۆ سەرۆکۆماری بخەنە بەردەنگی خەڵک. لە هەمان کاتدا 6 حزبی کوردستانی ئێران بە بەیاننامەیەکی هاوبەش داوایان لە گەلی کورد لە ئێران کرد کە هەڵبژاردنەکانی ئەمڕۆ هەینی بەگشتی بایکۆت بکەن و دواتریش پەژاک هەمان هەڵوێستی بەرامبەر بە هەڵبژاردنەکانی سەرۆکۆماری گرت. بەڵام بە پێی ئەوە لە خولی پێشووی هەڵبژاردنەکانی سەرۆکۆماریدا ڕۆحانی زیاترین دەنگی لە پارێزگاکانی کوردستان و بەلوچستان هێنا. پرسیار ئەوەیە ئایا ئەمڕۆ گەلی کورد بەرەو پیری پرسی بایکۆتی هەڵبژاردن دەچێت یان وەک ڕفۆرمخوازەکانی کورد داوایان کردووە بەشداری لە هەڵبژاردن دەکات و دەنگ بە ڕۆحانی دەدات. خەڵق بەشداریەکان بۆ بایکۆتکردنێ ئەو جریانە، بەڵام ئێدێژی کە هەند کە لە شوونایك مەسڵەن وەکو کەرماشان و شارهای دیکە کە گرفتاریهای مەعیشەتی شغل ئەو تهدیدهایی کە لە سەریانەوانە بەو خاطرەوانە تەبیەتەن چین ڕایدن. لەلایەکی ترەوە مەولەوی عەبدولحەمید کەسایەتی ئاینی ناسراوی بەلوچ کە دەکوترێت ڕێبەری ئاینی بەلوچەکانی ئێرانە دوای کۆبوونەوەیەک لەگەڵ هەندێک ڕێبەری ئاینی سنی تر لە تاراندا داوای لە سنیەکان لە ئێران و لەوانە لە بەلوچەکان کرد بەشداری هەڵبژاردن بن و دەنگ بە ڕۆحانی بدەن. ئایا بەلوچەکان لە ئێران بەرەو پیری ئەم داخوازیەی مەولەوی عەبدولحەمید دەچن؟ مردم بلوچ قبل از این هم که گەلی بەلوچ جگە لەوەی مەولەوی عەبدولحەمید پشتگیری لە کێ دەکات ئەوەش کە دەسەڵاتی کێ وەکو براوەی هەڵبژاردننی ڕادەگەیەنێت هەموو کاتێک دەنگ بە کەسێک دەدەن کە لە ڕێبەری کۆماری ئیسلامی نزیک نەبێت بەگشتی پێم وانییە بەشداری بەلوچەکان لە هەڵبژاردن زیاد بێت. عەرەبەکانی ئێران بە پێچەوانەی کوردەکان و بەلوچەکان زۆرینەیان شیعە مەزهەبن و هەندێک لە کەسایەتی عەرەبەکانیش لە دەسەڵاتی کۆماری ئیسلامیدا بەشدار بوون و پلەپایە بەرزیان بووە. بەڵام ئەمە نەبووتە هۆی ئەوە کە ئۆپۆزیسیۆنی عەرەبی ئێرانی هەڵوێستی ئەرێنی بەرامبەر بە هەڵبژاردننی سەرۆکۆماری بگرێت. حزب ما و مردم ما حزبی ئێمە و گەلی ئێمە هەڵبژاردننی سەرۆکۆماریان بایکۆت کردووە، بەڵام بە تەواوی توانیانەوە بەشداری هەڵبژاردننی ئەنجومەنەکانی شار و لادەکان دەکەن بۆ ئەوەی کۆماری ئیسلامی بۆ پاکتاوکردنی ئەتنی فارسێکی زۆری هێناوتە ناوچەکانی ئێمە و دەیەوێت ئەمانەش بەرپرسیاری ئەنجومەنەکان بن. بە پێچەوانی ئۆپۆزیسیۆنی ئێتنیکە غەیرە فارسەکانی تری ئێران ئۆپۆزیسیۆنی تورکی ئەم وڵاتە هەڵوێستێکی تایبەتی بەرامبەر بە هەڵبژاردنەکانی ڕۆگرتووە و تەنیا تیشکیان خستۆتە سەر هەڵبژاردننی ئەنجومەنەکانی شارولادێ لەو ناوچانەی کورد و تورک پێکەوە دەژین. مردم آذربایجان در استان آذربایجان غربی خەڵکی ئازربایجان لە پارێزگای ئازربایجانی ڕۆژئاوایی پێویستە و گرنگە بەشداری هەڵبژاردننی ئەنجومەنەکانی شار و لادێ بن و ڕەوشی تایبەتی ناوچەگەلێک وەک ورمێ سەلماس و نەغەدە لە بەرچاو بگرن، بەڵام بەشداری لە ناوچەکانی تری ئازربایجان و بەگشتی شێواز و ڕێژەی بەشداری لە هەڵبژاردننی سەرۆکۆماری گرنگیەکی نییە و ئێمە لەم پەیوەندیەدا هیچ هەڵوێستێکمان نەگرتووە. ئەگەر بەو ئامارەی بەرپرسانی فەرمی ئێران سەبارەت بە هەڵبژاردن بڵاوی دەکەنەوە پشت ببەستین تا بەیانی ئاشکرا دەبێت بەگشتی ڕێژەی بەشداری خەڵکی ئێران و بە تایبەت خەڵک لە پارێزگاکانی کوردستان و بەلوچستان و خوزستان و ئازەربایجان لە هەڵبژاردننی سەرۆکۆماری و ئەنجومەنەکانی شارولادێ چەند دەبێت و چەند حزبە سیاسیەکان و ئۆپۆزیسیۆن لە ڕاکێشانی ڕای خەڵک بۆ لای خۆیان سەرکەوتوو بوون. شاهد عەلەوی، دەنگی ئەمریکا.